سڵاوتان لێوێ ئەمڕۆ 23/2021 ئەوەیەکە نەورۆزە ساڵی تازەی کورتیە لە ئێستەوە نەورۆزتان پیرۆز بێ هیوای ساڵێکی خۆش و پڕکامەرانیتان بۆ خوازم لێرە لەگەڵ ستافەکەمان لە نەخۆشخانەی ئاسوودەین لەبەرەوەی کە نەخۆشیشی بەپەلەمان هەبوو ناچار بووین لەژێر بێهۆشکاری گشتی کاری چارەسەری دەمودانی بۆ بکەین ئەم منداڵە تەمەنی 4 ساڵە پەیامەکەم ئەوەیە تکاتان لە یەکەم لە نەورۆز و لە ساڵی تازەیە خواردنەوەی گازی مەدەن بە منداڵەکاندان هەموو جۆرە کۆلاکان هەموو جۆرە ڕەنگ سپی و ڕەنگ سوور و ڕەنگ ڕەش و ڕەنگ سپی و بێڕەنگەکان هەتا سۆدەش لەبەرەوەی کە دوازار ئێوە لە منداڵەکانتان لە 1 ساڵ و 2 ساڵیەوە کۆلایە دەنێ و نازاندانی بۆ بشۆت لە کۆتاییە دەموچیان ئاوسێ و ئەبێ لەژێر بێهۆشکاری گشتیە دەمودانن بۆ چاک بکەینەوە تکایە ئەم نەورۆز و بەهارە لە بری خواردنەوەی گازی ماستا و دۆ بدەن بە منداڵەکانتان بۆی کە تەندروستی دەموداریان پارێزراو بێت تکایە ڕۆژانە 2 جارتان بۆ منداڵەکانتان بشۆن پێش خەوتن دوای نانی بەیانی تکایە کە تەمەنی منداڵەکانتان بوو بە 1 ساڵ بیهێنن بۆ لامان بۆ ئەوەی کە پشتیوان بەخوا بیان پارێزن لە ئازار و نەگەنەوەی کە پێویستیان بە هەڵکێشانیدان و چاکردیدان لەژێر بێهۆشکاری گشتی ڕێزە خدمەتی دکتۆر هەڵبوو حجاب پزیشکی دانی خێزان منداڵ و گەورە لە نەخۆشخانەی ئاسوودا لە شاری سلێمانی نەورۆزتان پیرۆز و هەموو ڕۆژەکان هەر سەیران و خۆشی و کامەرانی بێت